داوای یەکگرتوەکانەکەم لە ڕێکخراوە مەدەنیەکانی جیهان کەوا بەجددی کار بکەن لەسەر ئەم مەسەلەیە کە قەتڵ و عامی کورد دەکرێت مناڵەکانی کورد ژن و پیا و ئافرەتی کورد کە ئەکوژرێ بەبێ گوناح کە ئەم شەڕی کە بەرۆکی کوردی گرتووە لەوێ لە ڕۆژ ئاوای کوردستان. ئەم وەکو کوردێکم خەڵکی کوردستانم دڵمان زۆر ناخۆشە بۆ کوردان کە هەمووش دەکوژرێن لە ڕۆژ ئاوا. داواکەم لە هەموو دەوڵەتێک کە ئەو شەڕە ڕاوستێن بە خێراترین کات چونکە ئەو منداڵانە ئەو ژنانە هیچ تاوانیان نییە. داخوازمش دولت زلهزین جهان اوا کو نوکه بین گرینگی بدنه کردا ایا گناه کردا چیه تینا تون باران کردن تینا کیمیا باران کردن تینا شر داعش في دنیا هنده بالفراخات ما کردا به اوی دنیا هنده بالفرانو که دولت ترکیه چند میتب کردی به اره گناه ما کردا چیه داخوازم من وام دولت زلهز آنا کو دولت نیف دولتی اوا کو امریکا و بریتانیا اف دولت کن کو خیانت و جرا چند ما کردا کرد آیا گناه ما کردا چیه ام نکردن ما ام نبسلمانن اگر ام بجن ام بسلمانین بل ام عبدن ام جواکی خلکی بی جهان مجی حق خود مجی مافی خود بید. من وەکو گەنجێکی باشووری کوردستان حەزەکەم ئەف شەڕۆژەوە گەل برێکمێت کوردی سووریا بێتە ڕۆگرتن زیاترین دەمدا ئەف دەوڵەتێت وەکو بژن زلهێز تەدەخڵێ بکەن و ئیشارەی ڕاستینن و ویدۆرمیش خەڵکیش هۆری کۆر بیتن ئەو کەسێ هۆوەرەت بیتن خۆ بگەین تێوە هەر تشتەکە بیتن هۆری کۆریە لێ بکەن و سوپۆسێک تۆیبەتیشی کەنۆلە کوردستان چۆر بکەین کە بڕاستی ڕوڵەکێ پارچۆف هەبیە دوێ قایرۆنێ دۆ یۆ برێکمێت ڕوشەلۆتێ گەلک هۆری کۆری کریە و دەنگی وەم کەین جیهانی هەمیە و گەلک سوپۆس.